بێنانیا زۆر خۆشەویست خۆشحاڵین لاڵقەی چوونەی بەرنامەکەتان بەرنامەی جوانی هونەرمەندان بە ئێوەی ئازیز و لە دڵاشین شاد دەبینەوە بە هیوای ئەوەی بتوانین لە ڕەنگەی ئەم بەرنامەیەوە دیدار و ژوانێک لەگەڵ هونەرمەندێکدا بکەین و لاپەڕەیەک لە ژانی هونەری هونەرمەندە هەردەینەوە بێگومان هونەری مۆسیقا و گۆرانی ئەو بەشە گرنگەی هونەرە کە توانیوێتی لە ژانی ئادەمیزاد پانتایەکی باڵا بۆ خۆی داژی بکات و ببێتە ئەو پێویستەی کە وەک بە سۆستین هاوڕێی مامەڵەی لەگەڵدا بکەین هەر بۆیە لەو دیدەوە چەندین هونەرمەند بوونەتە هاودەم و عاشقانی ئەم هونەرە و زۆربەی کاتی ژیانی خۆیانیان بۆ تەرخان کردووە خۆشحاڵین کاڵقەی یەکەمی بەرنامەکەمان ئەبێتە میوانی هونەرمەندێکی عزیزی شاری سلێمانی ئەویش کار لەقمان سەلیمە کار لەقمان سەرەتا بەخراتی دەکەم بۆ بەرنامەکەەوە دیارە منی زۆر سپاسان دەکەم و سپاسێکی بەپایانم بۆ بەرنامەی ژوان کە دیارە من یەکەم جارە بە خزمەتی ئەم بەرنامەیە بگەم دووبارە و سێبا لە ڕێز و خۆشەویستیم قبڵ و فەرموون بەخێر بێن سەر چاوان ئەپرسین لوقمان سەلیم چییە؟ لوقمان سەلیم ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە و تا قۆناغی ئامادەیم خوێندەوە بەڕاستی لەبەر سەرقاڵی کاروباری ژیان و بژێوی ژیان نەمتوانی مەکتەب تەواو بکەم بەس خۆشبەختانە خۆم بابەت باری هونەر و ئەدوانم بڵم لە دیدگای هونەرا خۆم دۆزیەوە و ئێستش حالیان خێزاندارم و دوو کۆرپم هەیە و وەکو پیشەی ڕۆژانەشم من دیارە سەرقاڵی کارێکم کە کاری بەرەگرینی ژنانە و تا ئێستش لێ نەبڕاوم لە کاری هونەری و هەردەم لە خزمەتکردنی ئەو قوتابخانە خۆشەویستی هونەرە سەرەتای دەستپێکردنی کاری هونەریتان دەگەڕێتەوە بۆ چ ساڵێک و یەکەم بەرهەمتان ناوی چ بوو وەلە چ ساڵە چش بڵاوکرایەوە ئەتوانم بڵم من سەرەتای کاری هونەری مەگەڕێتەوە بۆ هەشتاکان پێش ڕاپەڕی نێشکۆ مندەکەی بەهارینەوە یەک کە بەحەقەت لە ساڵی 1970 و 1970 تا من ئەتوانم بڵم وردە دەتوانیومە ئەو بەهرەیە لە خۆمە بەدی بکەم ئەویش بەلێ هاتووی و سەلیقەی یەکێک لەو بەڕێزانە کە مامۆستای بەهرەمەند مامۆستا بەشید بوو کە ئەو کات زۆر نزیک بووی لێکەوە ئەتوانم بڵم هەتا لە ڕووی هاوسەیەتیەوە هەر هاوسی یەک بووین ئیتر ئەوەکو مۆسیقیەکی باش توانی ئەو بەهرەیە ئەتوانم بڵم ئەوە بگەڕمە بۆ 86 بیزات سەرەتای لێک حاڵی بوونی ئێمە و نزیک بوونەوەمان لە یەکتر ئەتوانم بڵم لە ساڵی 1966 ئەو ناوانەیە بوو کە زیاتر یەکترمان ناسی بەس قاوت بوونەوەمان بۆ کاری هونەری و بۆی کەیتر من وردە خەریکی ژم لە 1989 بوو لە 89 توانیم چەند ئیشە بکەین بەحەقە دەو کاتە ڕێژەم لە ئارەیە بوو نەمانەتوانی ئێمە بە حکمەوەی گەنجێکی تازە پێگەیشتوو بووین نەمانەتوانی بە تەمۆحی خۆمان و بە بۆی خۆمان بەستمانە پەلو بۆ باوین و بتوانین ئیشەکانمان فراهم بکەین بەس ئەوەی کە لای خۆمانەوە هەر بۆ خۆمان و بۆ خزمەتکردنی کارەکەمان و بۆی زیاتر ئەو خەزنەیە ئەو ینی خۆمان دەوڵەمەند کرد لە کاروباری ئیشە هونەرەکانە خەریکی مقامات بووین دراسی مقاماتمانە کرد بەڕاستی بە چەند مانگ بەتوانم بڵم بە 5-6 مانگ من خۆم شخصی دراسیکی تەواو لە مقاماتە کوردیەکان ناکردووە یان باڵین مقاماتە ڕۆژ ئاواییان یان بڵین ئەو مقاماتانی کە ئەمڕۆ لە پانتایی هونەری بێگان و کوردی و مقاماتی عراقی و ئەمانەیە ئەخوێنرێت تا ڕادەیەک متوانیمە شتێک لەبارەیانەوە فێر چ وەک سەلیقەی وتن چ وەک ئەوەی دراسیەکشم کردوێ ئێتر بەحەقەت سەرەتای کاری هونەری مەگەڕێتەوە بۆ ئەو کاتانە و جەنابیش ئاماژە بێشت داکەم سەرەتای ئەو گۆرانەی کە من پێی دەرکەوتم و پێی ناسرام لەناو خەڵکە ئێستا دێنە باسی ویش دەکەین بەسمانەوەی یەکەم بەرهەمت یەکەم بەرهەم لە ساڵی چەند بڵات بەڵێ یەکەم بەرهەمی من پێم وایە بێت ئەو مادەی بە مقامێک دەستم پێ کرد کە پێم وایە مقامێکی سەدا بوو کاتە 89 من ئەو مقامم بڵاو کردەوە بەس دیارە 89 تا ئێستا زەمانێکە و لەوانەی شەوەک و پێویست نەچوێتە بەرجۆی هەموو کەس لەبەرەوەی
ئەو کاتە بواری تەسویری بۆ شێوەیە نەبوو منیش نەمەتوانی بەڕاستی وەکو هەموو کەسێ بچم بۆ کەرکووک تەسویری گوانەکانم بکەم هەشتانەوە کاتە دیارە لە کەرکووک و لەو شوێنانە تەسویرەکرا ئیتر تۆزی حەزەرمان لەسەر بوو لەبەرەوەی نەمەتوانین بۆ ڕاشکاویە لە کاتی ژەمە بچمە لای حکومەتی ئەو سەردەمەوە هەرچی درەختە گڕی تێبەردەن پەپولەی هیوای مناسوتێ ئایەوە هەرچی درەختە گڕی تێبەردەن پەپولەی هیوای من ناسوتێنێ بای پاییس هەمووی بەجارێ هەڵکان ئەم خونچە وردەی من ناوەرێنێ دیارە ئەو کاتە کە ئیشمەم بۆ کرد شەرەکە ئەگەر تۆ تۆزێ وردیکەی توانێ بۆنی سیاسەتی لێیە تەمە تۆ لێ ئەڵێ چۆن ئابینم ئەوەمان خەڵات ئاواش ئەبینم دڵنیام کە ئەگەینە ئاوا دووە لە خۆ بەزیاد بکە ئەو بەری ڕەنج و تێکۆشانی خۆشمان بەفرۆ نەچوو ئەوە تا ئێستا ئێمە لە بەرەکەی خوین ئیتر ئەتوانم بڵێم کە ئەو ئیشەمان تۆمار کرد تا ڕادێک لە ڕێی ئەو کاتی مەرکە شەبابی سەردەمی ڕژێم و ئەو خەڵکانی کە لێوە بوون تۆسێ تووشی گێرمۆ کێشە بووم و تووشی هین بووم ئەمانەکە ئەلەساس ئەو شتەی تۆ توتە بە معنای کەلیمە سیاسی وت نابێ ئەوشتە بڵاو بکرێتەوە حاڵ تووشی کێشەیەکی باش بووم لەسەری بەزی تر خۆشبەختانە زوو نەجاتم بڵێ سیوا لە لوقمان سەلیم کرد کە گۆرانی بڵێ ئایا دڵسۆزی بوو بۆ هونەر یان چۆ کارێک وای لوقمان سەلیم کرد کە لە هونەردا گۆرانی هەڵبژێرێ خۆی لە حقیقەتە من ئەتوانم بڵێم دووسێش دافع بوو بۆ ئەوەی کە من بتوانم ڕێڕەوی هونەر بگرم و بە تایبەتی بواری موزیک و گۆرانی ئەوەش حەسەرەتای لاوێتیم بەڵام لەم سەرەتای مناڵیم کە لە قوتابخانەوە یەکێ لەوانی کە زۆر هەندەرم بوو نەزەرەفەنی بوو مامۆستایەکی مەسیح مەزهەب بوو کە یەکێک بوو لە مامۆستاکانی سروودی ئەو سەردەمەی ئێمە و کە ئەتوانم بڵێم زۆربەی ئەو کەسانی کە ئەمڕۆ بەهرەمەندن بێبەش نەبوون لە ئیشەکانی نەزەرەفەنی کە ئەو کاتە بڵین لە بەسەر قوتابخانەکانە مەسەلەن هەر جارێ لە قوتابخانەی بووە چەند ساڵ جارێ لە قوتابخانەی مەسەلەن مامۆستا بووە ئیتر بە پێی پێویست ئەو بەهرەدەنگی و ئەو ئەینەی دۆزی وتوانێت لە خۆرجی ئەو خوێندکارەیە دیارە من بەدەر نەبووم یەکێک لەوانە ئیتر هەمووکو تەشجیعکردن هەمووکو ئەوەی کە ئەمتوانی ئەدای بکەم لە زۆربەی کات کە ئەو بەسەر پۆلەکانی ترەوە بوو خوێندکاری ئەنەر بەدوامە کە ئالەساس بچن بە دوای لوقمانە بە بێت لێرە بێ بەسەر کۆرسی ئێوە یان مەسەلەن ئەو پێشنگ بێ بۆتەن سرود دەبێ گۆرانی بێ مانوتە و لە زۆربەی زۆری کۆبنەوەکانی باوکانی ئەو سەردەمانەیە مەسەلەن سەردەمی مناڵیم من وەکو قودوایە وەکو گۆرانی بێژێک ئیشارەیان پێیان گۆرانی مەوت ئێتر ئەوانە بەڕاستی زۆر تەسیری هەبوو و ئەوەشم لەبیر نەچێ ئێمە وەکو خانەوادەی خۆمان دەمخۆشمان زۆرە من باوکمی شەکە لەوانی کە دەنگی زۆر خۆش بووە بەس ئیتر بە حکمی عرف و عادەت و تەقالیدی کوردەواری خۆمان نەیتوانیوە بەڵێ ئەو سیستمە پشکێنێت و بتوانێت بە ئیسراحەتی خۆی ینی بتوانێت گۆرانی بچڕێ بەڕاستی و هەر لە خانەوادەکەمانەوە ئێمە ئەو دەمخۆشیەمان تیا هەبووە بەس خۆشبەختانە متوانیم ئەو ڕێچکانە بشکێنم متوانیم ئەو وەسعە وا لێکەم کە بەڕاستی هونەر شتێک نییە ئێمە خۆی لێ بچینەوە هونەر شتێکە بەڕاستی ئەبێ ئێمە تا بتوانین خزمەتی خوێن و تا بتوانین لە خزمەت یابین بۆی خزمەتمان بکاتەوە بۆی ناوبانگی میلەتەکەمان زیاتر ئێمە بە دنیا بگەێنین زیاتر بڵین کاکە ئەوە ئێمەش هەین ئێمەش سەحابی کولتور و کۆمەڵەشتی جوان و کۆمەڵەشی تایبەتمەندی خۆمانین کە کوردە
شەوانی بێتەوەی کاوازی سەلام ڕەشیدە و یەکێکە لەو گۆرانە کەلام خەڵکیدا لوقمان سلیمی ناسان دەکرێت پێناسەیەکی دابێتەوە گۆرانیمان لۆ بکەین. گۆرانی شەوانی بێتەوەی سوپاس دەکەم من بۆ ئەو وشە جوانە و شەوانی بێتەوەی هەتوانم بڵێم پێش ئەمە گۆرانیم هەبووە، ینی چەند گۆرانێکشم هەبووە، بەس بەتەکید قسەکە جەنابتە هەموو کەسێک لە شتێکەوە پێ ئەگەیان دروست ئەبێ یان دەناسرێت بەبەر هەمێ. بەڵێ دیارە هەوێنی گوانەکانی منیش گۆرانی شەوانی بێتەوەی بوو، یا با بڵێن ئەم شەو زەمن کە تا ڕادیۆ لەناو خەڵکە بەسەر کۆپڵی مقامەکە مەشهورە ئەو گۆرانی کاڵن ئەم شەو زەمن. ئەو گۆرانیە ئێمە لە 97 پێما بێ ئەو گۆرانیمان وێنەگرت، بەس پێشتر وەکوم ناحی دەنگ ئیشمان بۆ کرده بوو، بەس لە 97 وێنەمان بۆ گرت و تیپی مۆسیقای شنوێ سەر بە هەڵەبجە تەمان هەر لێرەی لە سلێمانی، بەس تیپەکە تیپی مۆسیقای شنوێی هەڵەبجە شەهیدە کە یەکێکە لە تیپە باش و مجازەکانی شاری سلێمانی. هونەرمەندی زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا سەلام ڕەشید ئەتوانم بڵم کەسێکی زۆر بە ئەزمون و کارا بوو لەو ئیشەیە و لە ئیشەکانی تریشە کە توانی ئەو ئیشە بۆ مندانێ و کەڵا بە باڵای ئیشەکەیش یەکێک لە شاعیرە لاو زۆر بەهرەمەندەکانی شاری سلێمانی ساڵە پێچار کە ئەمڕۆی خۆی یەکێکە لە ستافانی کەناڵی کورسات توانی ئەو شارێشم بۆ دابڕێژێ. دیارە شارەکە خۆی لەدایک بوو پێشتر، بەزیتر کە هەستی بەوت بەهرە و بەو سەلیقەیە کرد مەسەر لە دەنگی مناو زانی کە ئەتوانم شتێک بڵم کە شارەکەی بەڕاستی تێکنێم زۆری پێ باش بووتی کاک لوقمان پێم خۆشە لوقمان زۆر حەزەکەم ئەو ئیشە لە لای جەنابتەوە بکرێ بە بەرهەمێ. منیش خۆشبەختانە هەستان بە ئیشەکە و کاک سەلامیش کاری موزیکی بۆ کرد توانیمان ئەو ئیشەی لێ بەرهەم بێنین کە ئەمڕۆ تا ڕادیۆ بۆچی بەڕێز هەوڵ نەداوە کە کلیپێکی جوان لەوە بەرهەمەی بێت؟ وەڵی ئێمە چ خەڵکەکە خۆی بە حەقەت هەمووی ئەوتانی ئەمڕۆ تەماشاکەی سەرقاڵە بێتاقەتە هیلاکە ئینسان کە وردە وردەکەوتە ژیانەوانە و حیاتی خێزانداری و ئەنی بەڕاستی فەرئۆفرۆەکان زۆرە بن، ینی سەترە ناکی یەک لایەنێتەوە ئیتر بتوانانی کۆنتڕۆڵی هەموو شتەکانکەی بەڵام ئەتوانی هەوڵ بدەیت لەبەرەوە گۆران یەکە لە گۆرانی ئازیزەکان کە لە معاناتی بەڕێستەوە نزیکە ئەبووە کلیپێکی جوان لەوە گۆرانی بکە و کە لەناو خەڵکیدا تۆشی ناسا. حتما منیش هەر لەگەڵ قسەی جەنابتەم من خۆشم هەر یەکێکم لەو کەسانی کە تا ڕادێک بۆ هونەرمەندێکی عاتفی ناسراوم و گۆرانیش خۆی لە خۆیان توانم بڵم خۆراکی ڕۆحە، ینی شتێکە کە ئینسان گوێی لێ ئەگرێت عاتیفە و سۆز و هەستێک تایە ئەو ڕۆژێ بەتابەتی ئەو گۆرانیانەی کە ناحی ئەویندارین کە باز لە نیشتمانەکەن باز لە شتێکی معەیەنەکەن کە تاسیری کاتە سەر زاتی تۆ من ئیشی دەرۆشەوە. بریا منی ژانی خۆم خوازیارم بەزەوەی ئەڵێم ئەو مادێ تازە ڕۆی بە حکمیەوەی کۆن بۆ حەسەن کۆن نابێت لە دڵی منە لەبەرەوە یەکێکە لەواندا هەرە نازارەکانی خۆم لای خەڵکی شەروە تەسەورەکەم ئەو شتە هەرواش بێ بە حکمیەوەی کە من زۆربەی شارۆچکانی کوردستانی خۆمان گەڕاوم، ینی هەر لە هەولێرەوە بگرەوە تا منتیقی خۆمان لە دەبەری گەرمیان لە دەربەنی خان و چۆ ئاوا بگرێنەوە بۆ منتیقانی تر، ینی زۆربەی زۆری ئەو خەڵکانە ئەو بەڕێزانە ئەو جەماوەرە خۆشەویستە ینی کە چوون بە گۆرانی ئەم شەو زەمن پێشوازیان لە من کردووە شەوانی بێتەوەی و زایدن گۆرانێکی تریشەکە بە دوایە گەڕانەوە ئەو دوو گۆرانیە کە سەرەتای دەرکەوتنی من بوو وەک ئەوەی بناسرم نەگۆ ئەوی گۆرانی ئەڵێم وەکوی گۆرانی ئەڵەم شتی کەم هەبووە بەس وەک ئەوەی کەمەی پێ بناسرم بەڕاستی شوانی بۆتەش ئەگەر بکرێ پارچەیەش لەو گۆرانی من بەسەر چاو. ئەم شەو زەمن چرکەکانی پەپولەن و دێن و دەمرن ئاخۆکەی
آخوكي بولي بابولاش يا خي مرقي بني أمشو زمن يعني بابولا آخوكي يا خي مرق بمنيش دقن أمشوا للتاني بطوي من مكان الدون ضريا من مكان الدون ضريا أوان اشتعسان نشكيلي يترحانا بوشيما يترحانا بوشيما وشوني من ديوانا يترتاكي شوارد تاكي لا تشمعني جهر خستويت بالبلين جهر خستويت بالبلين هەدێک لە ئێمە کە گوێ لە گۆرانەکانی بەڕێز دەگرێت حەزەکەین کە دەنگێکە هەرگیز بنابێت مۆزیکێکی ئارام هۆنراویەکی جوان دەنگێکی بەسۆز ئایا خۆت ئارەزوو دەکەیت کە گۆرانەکانت بەم شێوەیە بێت یان کەسانێک بۆت ئامادە دەکات وە بۆچی زۆربەی گۆرانەکانت ئارامن کاڵقمان خۆی کەسێکی ئارامە وە بۆچی ئەم ڕۆژ پێی کردۆتە بەر ئایا بیرت لەوە نەکردوێتەوە کە لە داهاتوو گۆرانی خێراش بڵێ بۆ خۆم ئەوە بتوانم پێناسی خۆم کەمە ئەتوانم بەو شێوەیە پێناسی خۆم کە حتما هەر کەسێکی ئارامم تا ڕادەیەکی باش ینی زۆربەی گۆرانەکانیش نارام بەڵێ ئەو ئارامیە باڵێکی شاوە بەسەرما هەر کەسێکی ناو کۆڕ و کۆمەڵ و خێزانەی خۆشمە هەر بەو شێوەیە تا ڕادەیەکی کەمیش تۆزیە ینی قسە خۆشی و ئەوانم هەیە بۆ کەس و برا و برادر و ئەوانی خۆممان ینی کەسێکی وشگنی بە بڵین بە معنای کەلیمە ینی کەسێکی معقد و شکواننی بەڕاستی کەسێکی کراوم بەس دایمە حەزم بەشتی هاتی وشتی هودوو وشتی ئەوەیە ینی کە ئارامیەکە بۆ من لەوانەیە ئەو گۆرانە زیاتر مجالم پێ بە کە ئیش لەو شتانیان بکەم ئەو گۆرانە زیاتر بۆ چەند ڕزگەی بتۆتە بە کە زۆرەی گۆرانەکان ئارام کەسانێک بۆت ئامادە دەکەنیان خۆت حەزەکەی بەدڵنیاییەوە من خۆم حەزم لەو ئەستایلێ حەزم لەو مەجالێ حەزم لەو هینەیە لەبەرەوەی کە خودی خۆم نافی خۆم زیاتر لەو مەجالەیە خۆمە بینوانێ وە نەبێ نەتوانم شتی سەریع بڵێم پێم وایە بە خەڵکی زۆر داوایەوە ئاکات دەڵێ لە بەرنامەکان تازەتا لە بەرهەمی تازەتا با تۆش شتێکی سریع بڵێ بەڵام لەوانێک پێویست ناکە مەسەلەن بەڕاستی کێکم وتانێ هونەرمەندمان زۆر هەیە لە خوا بەزیابێکە ئەتوانێت ئەو مەجالش پڕکەنەوانێ ئێتر قەچێکە بابوون هونەرمەندی خۆی بە تایبەتی شتێکی ینی ئەو ستایلی خۆی کە هەیەی بەری نەیابێت و هەر لەسەر ئەو ڕێزکەڕەوەی خۆی بڕوە و خۆشتێکی ئاساییشە بنەگەشتی شتی سەریعیش بڵێم لە حاڵەتەکە بەڕاستی لەبەرەوە هیچ نابێتە کۆسپ کێشە بۆ من لەبەرەوە توانای ئەدا و توانای هەموو شتێکم هەیە بەس لەو مەجالەیە توانم ئیشی بۆکەم لەوانەیە شت هەبێ ئەسە لە بەرنامەیە بەس خۆم ساغ نەکرێتەوە بەڕاستی لەسەر بۆ گۆرانەکانت چ زۆرە شارێک هەڵدەبژێر و سوودت لە کام شاعیر وەرگتووە وەڵا شاعیرەکان زۆر هەن بەزیتر ئەوانەی کە لە خۆم و نزیک بنیان ئەوانەی کە شەریانەتە بەرچاوم ئەوە با بڵین باز لە کۆنەکان نەکەین کە هەموو هەریەکە لەو هۆنەرە بەڕێزانە هەمووی پێشەنگ و قوتابخانەی شەعری کوردین و پێم وابێ هەموو هونەرمەندە لە ئاس خۆیەوە ئیفتیخاری پێوە کە ئەگەرێکی لە هونەراوی ئەو هونەراوە
ئەو هونەرە بەڕێزانی کە لە دنیای نەماونیان ئەوانەی کە ئێستا ماون و کەوتونەتە تەمەنەوە و شەعری جوانیان هەیە بزاد ئەوانەی کە خاوەنی شەعری جوان و سەلیقەی جوانن لە دابشتنی هونەراوەیە. ئەمانی ئێستش من خۆشبەختانە چەند شەعرێکی بەڕێز و خۆشەویست کاک ساڵح بێچارم کردەوە بە گۆرانی بە شاعری جوانی خۆشەویستی ڕەسەنگاوی برام کە دوو هاوڕێی زۆر نزیکین لێک ئەویش چەند شەعرێکیم کردەوە بە گۆرانی بە مەقام دیارە کاک ساڵح شەر بە هەمان شێوە هەم گۆرانی بڵین وەکو ڕێتمی ئەوەی بەستە هەم وەکو مەقامیش ئیشم لە شارەکانیان کردووە. زۆر بەڕێز کاک ئەحمەد محەممەد بەڕاستی سەر نازانم ناتە خەیاڵ مەگەر تیانە ئیتر ئێستا شەعری ڕازیم لە بەردەستە ئیشی بۆکەم شەعری مامۆستا نەجم هەوگرم لە شەعری کاک تەهای حازمی حنوم لە لەوانەی کە کردوومە بە گۆرانی شەعری شێخ حەسیب قەلاقیم کردو بە گۆرانی ینی بەداوای لێ بردنەوە ئێستا کە ئەوە شتەکان نایەتە خەیاڵم بەزیتر زۆربەی زۆری ئەو شاعرانی کە ئەمڕۆ بەڕاستی پانتایەکی فراوانیان هەیە لە گۆڕەپانی هونەری کوردی یا توانیویانە مەسەلەن شەعری گۆرانی بنووسن کەم و زۆر ئیسفادەم لێ کرد. گۆرانی سەفەری ناس ئاواز و هۆنراوی چییە؟ دیارە بەڕێشتان کلیپێکی جوانتان بۆ ئەم گۆرانی کردووە ئەکرێ پێمان بڵێ سیناریۆ و ئەو کەسێک کە کلیپەکەدا بەشداری کردووە چییە؟ وە تا چەند لە معاناتی ژیانی بەڕێستەوە نزیکە؟ گۆرانی سەفەری ناس ئاوازی کاک نیاز محەممەد کێشێکە لە ئەندامانی تیپی مۆزیکی گەڕیان ئازە سنتورە ئەویش کە هاوڕێکی عزیز و خۆشەویستە و هۆنراوەکەم لا گەڵاڵە بوو بەڕاستی من هۆنراوەکە یەکێکە لەو شاعیرە ئافرەتانە ئەو شاعیرە ژنانی کە دەستی نووسینیان هەیە شەعر نووسن بە حەقیقەت ئێستا سەر هات دۆزیمیەوە کە من وەکو پێشە عەرزم کردی غێری کاری هونەری سەرقاڵی کاری ڕۆژانەی خۆم ئیشی بەردەبێنی ژنانەکەم ئیتر پێی خۆش لە نزیکەوە بمناسێت وتی من شەعر نووسم کاک لەقمان زۆر حەزەکەم یەکێ لە شەعرەکانم بکەین بە گۆرانی منیش بەڕاستی بە ڕەحابەتی سەدرەوە شتەکەم لێ وەرگرت حەزم کردیانی ئیشی لە ئیشەکانمە هۆنراوە هەبێ کە خودی ژن بینووسێت ئیتر ئەوە بوو بەس ئەو هۆنراوەیە تۆزێ معاناتی شکێت یایە بەڕاستی زۆر بەشتەکان بەڕاستی ڕووداوی حەقیقین ئەوانی کە کردووە بە گۆرانی بە هەر حاڵەوە کچێکە کە ناوی نازە بە نەخۆشیێکی زۆر کوشندە ڕەوانەی ئەوروپایەکەن یەکێک لە وڵاتەکان وڵاتی سوێدە کە دکتۆرەکانی ئێرە و بەغا و ئەوانە چارەسەریان بۆ نەکراوە بردیانە ئەوێ بەڕاستی ئێتر لەوێش تا ئێستش توانم بڵێم لە حیاتان ماوە بەس ئەو شەخصە کەوتووەتە ئەوەی کە دکتۆر هیچ ئەمەلێکی نەیاوە بە کەس و کارەکەی هەڵێ لەوانەیە نەژی بەس جارێ ئێستا بەوەستێ هەر لە سلێمانی ئێستا نا ئێستا سلێمانی نییە ئێستا لە وڵاتی سوید دەژیار ینی چارەسەری بۆ نەکرا بە چارەسەر چۆتە ئەوێ بەس تا ئێستاکە بۆی نەدۆزراوەتەوە چارەسەرەکەی وە نادۆژرێتەوە بە پێی ڕێنمایی دکتۆرەکان بێ ئەم زاهیرەیە دەگمەنە لە هەموو جیهانە چەند دانەیە نازانم چەند سەدێکی گویان چەند دانەیەکی وت کە چەند زاهیرێکی وایە چەند حاڵەتێکی وامان هەیە کە دڵی کوونە و لەگەڵ ئەوەش مزعافاتێکیشی هەیە ئێتر بەرحاڵ ئەوە تەسیری کە زۆر لای من دروست کرد کە ئەو مۆزوع ئەو قسەیان تێگەیانە بۆ شێوەیە ئێتر متوانین بەڕاستی سلەکی خۆمی تیا بەکاربێنم و بتوانم لەسەر سەبا ئیشێکی بۆ بکەین ئەو بەدوایی سەبا خۆی لە خۆیان مەقامێکی حزنە مەقامێکی حزنە سیناریۆ کلیپەکە ئەتوانم بڵێم من سوپاسی خەڵکەکەم ئەگەر بەدڵیان بێت تۆزێک من لەوانەیە خۆم زۆر ینی هینی خۆم نەبێ بەڕاستی زۆر ئەتوان بڵێم 100% تا لە 160 خۆم بەدڵم بێ بەڕاستی چۆکم
ئەوەی من خۆم هەدەفم بوو خۆم هینە مەبەستم بوو لە کلیپەکە بەدەستە نەبوو ئێتر ئەویش ئەگەرێتەوە بۆ تەقەنات و ئەو وەزعی کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە وردە وردەشت بەڕاستی کلیپ سازی لێرە پێشەکەوێت و ئاچیزە تەقەناتەکانی بەردەست دەکەون یانی وەکو پێویست زۆر نەمانتوانی پڕ بە پێستی ئیشەکە کلیپەکەش بەردەستەکەین سناریۆکەش تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هاوڕێیانی ئازیز و بەڕێزم لە پیۆکەی سلێمانی کاری سناریۆ و وێنەگرتنی ئەو بەرهەمەیان گرتە ئاسوی خۆیان کاک محەممەد عەبدولکەریم کە وێنەگری هەم ئیشەکە بوو هەم خۆشی زۆر ینی مشتاقی گۆرانێکە بوو پێی خۆش بوو هەر خۆی لە معاناتی خۆیەوانە جارێک کە بتوانێت ئەو کلیپە سناریۆی شوێ بەدابنێ ئەو کەسێک کە لە کلیپەکەدا ئەو کەسەی کە لە کلیپەکە ئەفو بمبەخشە ئەوە شێکێکە لە بەندەکانی شای سلێمانی کە ئەو لە بەشی شانۆیە ئەکتەرێکی شانۆیە تەرزەخان تەرزە عەزیز سوپاسی یەکەم کە هەستا بۆ کارە و ئەویش خۆی پێی خۆش و بەڕاستی وەتی من حەزەکەم بەشداری ئەو کلیپەکەم لەبەر ئەوەی هەم لە نزیکەوە لەگەڵ بڵین منا و سەداقەتێک و هەموو ئەوەی کە پێی خۆش بوو حەزی لە گوانەکە بوو بەدەنگی خۆشم تا ڕادەیەک وتی پێم خۆش من لەو کلیپیان شارەکەم هەبێت و بەشداری بوو فۆلکلۆر ئەو سامانە گەورەیە کە گەلانی زیان شانازی پێوە دەکەن ئایا تو وەک هونەرمەندێکی کورد لە بەرامبەر ئەو سامانەدا چەند گەمەکەنەوە حتما منیش پێم وایە کە فۆلکلۆر خەزانەیەکی لە بن هاتووی هەموو کۆمەڵگەکە و بەتایبەتی توانم بڵێم ئێمە فۆلکلۆرمان زۆر دەوڵەمەندە بە زۆر بەداخەوە کە نەماتوانی وەکو پێویست بپارێزی تێرەوەش لەوانەیە بیگەڕمەوە بۆ چەند لایەنێک لایەنی سیاسی زۆر باڵادەستە کە ئێمە جارشکەین چوار دەوڵەتی سەرێکیە لە ناوچەکەیە تا ڕادەیەک کە لە پول و فۆلکلۆرمان لە ناو چووە بەتایبەتی بواری موزیک بواری مۆسیقا کە زۆر بشتەکانمان ئەوتانێ لەم بەراوبەری خۆمانەوە ABC نەوایە کوردین بەس بە فارسی و بە تورکی و بەڕاستی بەوانە ئەیانەوە بەژووی ئێمەیە کە لە واقع ئیشەکان خۆیان خۆڕسکی تەواو کوردین بەس ئەمڕۆ لەبەر ئەوەی لە ئەساسە کورد ساحەبیکیانێکی خۆی نەبوو نەیتوانی مەسەلەن شتی خۆی داڕێژێت و پلوسێتوانێ ئەوتان ئەمڕۆ بۆ شێوەیەدا من ناتوانم تا ئەساکە ئیشێکی وام نەکردەوە بۆ کاری فۆلکلۆری ینی بەڵام تا ئێستا من هەر بە ئیش تازە هاتم بەڕاستی ینی با بڵین باسی ئەو بکەم ینی هەر بە ئیشی تازە بەماری تازە هاتمەتە مەجارێکەوە و لە مناسباتی تایبەتەکانە مناسباتی نەورۆزە سەری ساڵە مەسەلەن ئەو مناسباتانی کە ئیتر ئیجتماعین و ئامن ئەوانە لە ڕێکەناڵەکانەوە حتمن ئیتر پیا هەڵگوانی خۆی نەڵێ ینی زۆر ئەعتیادیە ئەگەر تۆ لە گوانی بەشەکانی کە بکەیتەوانێ یان لە ئاوازە فۆلکلۆریەکان بکەیتەوە بیڵێیت خۆشترە جا من بەڕاستی لەو مەجالەیە هەستاوم بەوە زۆر جار گوانی فۆلکلۆرم دەتوانێت کە خۆشم چێژێک نیوەرگرتەوە لە یەکێک لە هۆڵاگە بەرهەمانی کە تۆمات کردون دیێرەکە دەڵێ هێندە ناسکی ئەترسن ڕۆژێ بشێ بەدەستەوە ئەپرسین ئەبێ ئەو کەسە توێ بێ لای لوقمان سەلیم کە هێندە ناسکە و ڕۆژێک دابێ بشێ بەدەستەوە وڵای تر هەڵبەتە و کەسە هەر کەسە لە وجودی خۆیان لە ئاس خۆیوانێ لەوانەیە کەسێکی وای تەشخیص کرد بێ کە کەسێ بێ ئەوە ناسی بێت و ئەوە هەست و مەشاعیر و با ئێمە شتەکە نەخینە خاڵبی جەستەیەوە ئەگەر واش بێ لە حاڵەتەکە شاعیر جاری وایە کە شەرێگە نووسێ ئەوەنە بە حەماسەوە ئەینووسێ ینی خۆشەویستەکەی لێ ئێوێ بەچی لێ ئێوێ بە پەڕەیەکی گوڵی زۆر ینی شەفاف و ناسک و ئەوە ینی بلانە دەستی بۆرە گەت بگرێتەوەی ئێتری تایتە تۆ بیبە بۆ بەسیترین بۆ شوشەیەکی زۆر ناسک و مەسەلەن لە بابەتە ئیتر هەڵبەتە لای منیش ئەو شتە بۆ شوێ گەڵاڵە بووە کە ئەو کەسە دیارەوە خۆشەویستەکە ئەگەر دەستی بۆ وەری بۆ شێوەیە بێت گوڵم هێندە پەیوەست مەبە بە خۆشەویستی منەوە
نەبا ڕۆژێ بکاومە چارە نووسێکی هوناوە تۆ منیشت فێر کردووە زۆر پەیواز بێن بە هەستناوە هێندە ناسکی ئەت من ئەبات تۆ هیچ کارێکت کردووە کە لێی پەشیمان بی سلە سەر ئاسی هونەرەکەدا یان ژیانی دایبەتی خۆت زۆر جار لەوانەیە مەسەلەن ڕاستی ئیشێکم کرد بە لێی پەشیمان بم هەل بگرێ لە بواری هونەریشان مەسەلەن جاری وا هەیە ینی کات بووە مەسەلەن تومە بریا ئەمە وام کردایەوە نەمکردایە بریا ئەمە بۆ شێوە بیام شوێ نەبووایە بەس خۆ پەشیمانی یادی کەس نهات بەزەوە جارێکەوە گرنگەوە تەجروبە لێوەرگن بەڵێ پیاچوونەوەیشی خۆمە بۆ ئیشی ئایندەم بۆ ئیشی ئایندەم کە بتوانم دەرسێک تەجروبە لەو شتە وەرگرم هەر کاتێک کەوتی هەجمەسەوە سوودی لێوەرگە پیا دەسەکەوە ئەوە زۆر جوانە بە دڵنیایی هەروایە ئەتر حتمما لەوانەیە مەسەلەن زۆر کات ئەو حاڵەتە ڕوویا بێ کەم تا زۆر ماوەیەکە زیاتر جوانێک بەخشاوە بە هونەری گۆرانی کوردی ئەویش بەهاتە ناوەی کۆمەڵێک بلا هونەرمەدانی کچانە بەدەنجی ناسییان توانیانە مۆسیقای کوردی هێندەی ڕازاوت تۆ چۆن ئەو گۆرانی بێژە کچانە هەڵدەسەنجێن با بڵێ وەکو هونەرمەندێکی غێری جنسی ئەوان زۆر ینی پێم باشە هونەرمەندی کچمان هەبێ چ لە بواری گۆرانی چ لە بواری بەشەکانی تری هونەرا بەڕاستی هەم موسیزیان بێت هەم قورانی بێژ بێ هەم بەشی مەسرا بێ هەم بەش تشکیلی بێت تر ئەدەب هونەر هەموو بەشەکان بەڕاستی ڕۆشنبیریکی تەواویان هەبێ ئەمجا بەڕاستی بواری گۆرانیش من ئێستا ئەم چەند کەسانە ئەم چەند گۆرانی بێژە کچە جوانە ئەم دەستە گوڵەکە هاتوونەتە گۆڕەپانی هونەری کوردیەوە بەڕاستی ئەوە زۆر جێشانازیە پێم باشە هەر کەسە لە ئاسخۆیەوە یان حکومەتی هەرێمیان لایەنە هونەرەکان ینی ئیشان بۆ فراهەمکەن دەستیان بۆ وڵاکەن بۆی بتوانن زیاتر خزمەتکەن لەوانەیە ئەوە نەکو ئێمە نەبن ئافرەتانیشان بەشانی ئێمە بتوانین ئیشکەن ئیتر کۆمەڵە تەقالید و عادەتی شەیە خۆشە ئینسان بیپارێزێ ئەوە شتێکە بەڕاستی ئێمە باسی ئەوە ناکەین ئەو مەجالە ئەو کەس و خۆی ینی شخصیەتەکەی شخصیەتی شخصەکە خۆی دەکەوێت دەسەر ئەوەی کە کاچەند احتفاظ بۆ مەسائلە کلتوری و عادەتی و اجتماعی ناو کۆمەڵگای کوردی بکات ئەوانە زۆرەتێکی بەڕاستی حیاتی خۆمانە بەڕاستی ئەبێ بیپارێزینە بێ بەزیتر نواژ زۆر خۆپۆڕکەیت و زۆر ینی خۆتینکەی نە بازشتی گشتێ بەڕاستی لەوانەیە ئێستا ئەمڕۆی هونەری ئێمە نابێتی بکاتە ئەو مەجەڵە نەباتەوە ئاستانە ینی گۆرانی بێژی کچمان هەیە بەڕاستی ئەگەر بکرێت کەمتر وردە بەڕاستی ینی
مجالك بخوي دروسك مجالك بخوي فراهمك يعني كومولا شتي يعني بايسر قبضيك بايسر أو هنا وجورين لبرأوي ملتي أما هنري أما توزيبينا مويا بيموا أو ظاهري لو أنا لكردستاني كمان أنا لو أنا لجرز ما توزي لأوروبا مثلا كشاني أوروبا واني كلام نقول أنا بيش كل كلام يعني بعض حالاتك يعني هي بعض كليبي كان هي أبد يعني اشتك هبت كهولي بوبن أوان اشتكش حتى هنري كردية هنري كرديش أمره لو أنا بوشيوه أو دعوانا كذا يعني أو يعني تو بلشي واقعي بتواني لري كليبا كانتو يعني لري يعني كانتو هنري كري دولة من كي من تيم أو براسي هنري كدي بود دولة من نابه تو تن كليبي شي بوشيوه يعني براسي لو الرز ما من نازم شو بيناسيكم لو أنا زوجي بينر لم تبقى ك أو شوازف هنري كري دولة من ناكا بقيتو هستكي زيار روشتوي تو بتدريج ولا يعني همش تكاني خود بتدريج برا بيش شو بيما به خلق كشت بو تدريج واعية بيت ولا اشتكان يعني جمهورك جماعتك خلقي كل أو خلقي ك إما لا يخوم بعضك من كان على اشتى بشتر بشتى عصر كان نامون باتو خطوة بوي بروي يجنا من براسي لا يخومو يك دس يعني بوشم هي يك دس خوشين ليكم براستي بهار بقولوا جوان أو خوني كهولي بودة ديتونا تدي كأس نشتشوا نبوكا يعني أو نا خوازيار بنبوي يعني إيش اللي خونا كان أو بوكا من بتوان بتنين من هالبجار براستي وخش بختنا هالشين بجارت يتتاتش نهاتهم أوان من بوجمال بجيالهم برانا كم يشون المدقات اللوتكا هو شكل تابرو زيادة اللي بيشتوا الزميلة في العوان تلبيت زيادة المجال كان أكلنا ولا بروا خوني من هالأول بوكا بتوان خدمتي شيء هنري راستقيني ميلتك إتر أو نيبة من كلابه بافتخار وإلم ولا خدمتي هنري كمان براسي حزكم خدمتكم بس أول شيء بيرنا شيء ولاتي إيما كردستاني إيما ما هو معنا زور كهمو هنا المدى الأسخوية بتواني أو طموحي هيتي بو هنا لكتي بتواني برتسيكاتو بخاطر برشاو بردمو خزمتي بيبكا لبر أوي من لخومو هنا المداني تلمان بيوزنا كان بين مسور إني تلواني كأمر المجالك إيش كان بتابتي كردستان علم إتر شرني هسلماني بلم هودي علم كوي علم حتى هو مثلا هركس سقالي إيش كي رجعني غلطي أو إيش رجعني وخزان إكاويلي إكالواني توزيك دوري خاطر ولا بوارق نركي جاءك إما هنر وابكين براستي خدمتي هنر بكين وخدمت هنر ما يعني هنر خدمت ما كاتوا أبيت لها نبى برستكان حكمة مجال من بود بسكات لا روي تقنياته ولا روي أجهزة متطورة ولا روي استوديو بروفيشنال ولا روي كومالي إيشه براسي بتوانه ومن إيشكال ما بعد السبب كاكا إيمش بتوانين يعني زور جار يعني لخومان ببورينو كي إيش لخومان بورابي تا أم دقيقة لخوان سلم إيشكا لو أنا بلم زور بيك إيشكان لو أنا سجل فاني خوي بوجه بس معنويات ومعنوي خوم أو خلق برامبر مويد كردم كوامزاني وهم كاجي فانا كانم يعني لروي مادي وهيت مشكلينية لبر هوي خلق كبر شوية بجوازي لكردم الولد فاني خوش بتوجان بارم صرف كردوا و لو أنا هالخوش من هالوانا من المكان كش ما لو أنا وحالة هبي وخوش بقتاني يستور دورده توانم بلم أو تاني كومبانيا يشيك لو أنا كومبانيا شو أسرع كراتو بابلين كومبانيا شيء أهلية ناوي الحكومية هو ده حكومي بباشتري براسي أمره أقل أمره سن كومبانيا كتير وكل شو أسرع كراتو يعني جور منافسية المزبية إيش كان باشتري أشياء برا إيش كان باشتري فراهم أكله إتر هم مادي هم معنوي بخير تبدأسي أو هنرمندا أو كاتلواني هنرمندا كش أو سيديك خاطر بازاروا كل في شوية خاطر سر بشويش اعتيادي بس عليك يسوي مناسب هم خلقيش ولد تزوقك هم خلقيش يكرر مثلا لازم ما لقاني شهادة زكاة تنازل براسي أو حالتنا توزع لا يما تنجاجي دروس كدوا تا
خوشحاڵە بووم و خۆشبەختم کە ئیشەڵا لە ئایندەی کوردستانە کە بەرەو استخارەتێکی زیاتر ئەڕوا بتوانین بابی هونەر دەرگای هونەر زیاتر ئیشی بۆ بکرێت. ئەی گۆرانی ڕازی سووتانێک کە هونراوی ساڵح بێچارە و ئاوازی هێرش عەبدوڕەحمانە ئەم گۆرانە جیا لە بەرهەمەکانی تر پرسیاری زۆری لە ناو خەڵک و دۆستەکان دروست کرد. هۆکاری سەرکەوتنی ئەم گۆریانێ و پرسیاری زۆری خەڵک و دۆستەکانت لەسەر ئەم بەرهەمە دەگەڕێتەوە بۆچی؟ وەڵاهی ئەوەش لەوانەیە خۆی باگراوندێکی تایبەتی هەبێ و گۆلانیە ینی من هەر خۆشم بەڕاستی و کاتێکە خەریکی ئیشکردنی گۆرانیە بووم و دوای ئەوەی کە بڵاو بوو بە یەک دوو مانگی ینی ئەو شتە لای خەڵک ئەو گۆرانی پێشوازیکی زۆری دەکرا ینی خەڵکانێکی زۆر بەڕاستی ینی بڕاتان بێت مبالغەیەکانیە کە جاری وە هەبووە بە تەکسی و ماتازی زۆر بە سنگێکی فراوانەوە و توتی من خۆشحاڵە کار لەخوانم جار لەگەڵ مای سەرکەوتووی مەسەڵەن ئەو شتێک کردەوە بەوەی کە مفاجئەیە بووە ینی هەتا سەفەرێکیان ئاوا تووشی حاڵەتێکی وا بووم کە یەکێک لەو شۆفێرە بەڕێزانە قسەیەکی خۆی وەژێرامەوە ینی هەر ئەو گۆرانەی ژوای کرد کە ئەو دوو خۆشەویستە بۆ یەک بن چۆن دەکرێتمان زۆر بە کورتی ئەو لە شێوەیەکە ینی شتەکەی بۆ من باس کرد مجالەکە هەر ئەوە نەبوو ئەو نەتێکێنە تۆسە بەسەر ئیشتەکەی باسکەم ئەو لە سارە من لە سارەیە بۆ شوێنێکی تایبەت مەبەستی خۆمەچووم وتم خۆشم بەڕاستی تۆزێ فزوولیم حەزەکەم ئەو شتانە بزانم وتم من کچێکم خۆشەویست زیاد لە حەد ینی 3-4 ساڵ ئێمە بەیەکەوە بووین بەوتەی خۆی خۆشەویستێکی زۆر پاک پێشما بوو کوڕەکە بەڕاستی کوڕێکی زۆر ینی وا بوو کە قسەکانی ینی هەمووی سدقی پێوە دیار بوو بەڕاستی ئیتر وتی چوومە داوای نەیان نامێ زۆر تەسیری تێکردم دوای ئەوە وتی چەندەها یادگاری و زیکراتمان هەیە ئێمە بەیەکەوە و سەرنجای سەسناریش زۆربەی یادگاریەکانیان لێو تۆمار کردووە کە ڕۆژانە بەپێ ئەو کاتانی بۆیان لواوە چونەتە ئەوێ مەسەلەن تر دەڵی خۆیان بۆ یەک ڕشت و دانیشتنەوەم بە تر بە خەقەت ئەوەی کە ئەو باسی کرد کچەکە کچی یەشێک بوو لەو خانەوادانی کە صاحب دەسەڵات بوو صاحب دەسەڵات بوو بەرپرسێکی گەورە بوو ناحی مادیش متەمەکین بوو کوڕەکەش کوڕێکی اعتیادی و مامناوەندی کۆمەڵگاکەمان بوو وای کرد کە وتیش ڕۆژێکیان لە سەسنە دانیشتە بووی لە کافتریایەکە وتی گوێمان لە گۆرانێک بوو لە کافتریاکەوە لێدرا بەڕاستی ئەو گۆرانی جەنابەت بوو کە تۆ دەڕۆی دوان نەزانی بۆ بجاران بەدەست لە من تێ دوو کۆنسیلی ترمان کردەوەمانە و ینی وەزعێکی وا دروست بوو کە لەیەک جیابووینەوانێ وتی کوێکم بۆ تر من بێ ئەمەل بوو نەشمەتوانی و ئەیشمود بەڕاستی تا سەر ئێسخان من هەوڵێم کە ئێمە بۆ یەک بین و دوو جار سێ جار هەڕەشیشی لەلایەن ماڵی باوکی کچەکەەوە دەکرا کە بە هیچ شێوەیە نزیک نەبێت تۆ لە مەسەلەیە ئەوە مۆزوعەکە و لای ئێمە لە ئەو شتە قابلی قبوڵ نییە ئاخر جار وتی کاوی لەخوان ئەو گۆرانی زۆر بەڕاستی لای ئێمە بوو بە شتێکی بۆ شێوەیە کە ئیتر لامان زۆر خۆشەویست بوو کۆی حقیقەتی ژوایە من خۆشم لە فترانی خۆمە مەسەلەن گۆرانی بێژە تاسیری تێکردوم وتی ئەو گۆرانێ بوو بە شتێکی زۆرژین ئێستا چووم لای کافتریاکە توان ئەم گۆرانی لوقمان سەلیم ئەمە یەکەم جارێ گوێمان لێ بێ وتی تازە بڵاوەتەوە وتی بەناوی چیەوەیە وتی وەڵی نازانم تو گوێ لەبانی گەن بەخوا من خۆشم ڕاستەکەی کەلیمە سەردینەکەیم بەشتوانێ بەڵ حاصل دو سێ کۆپیانە شەرەکە نووسی بۆ چوو بە تەجیلیان کردەوە ئێتر ئەو گۆرانێ بوو بەهینێک لە بینیانە ئەمیش وەزعێکی وایە کات کە سوکاری و کۆمەڵە پیاوە ماقۆڵی کە تایەفەری خۆیوەلی تۆ شتەکە کاتە ئەو ڕادەیە کە ئیتر بە هەموو شێوەیەک ئەمان ئەو شتە وا لێ بکەن کە ئەم کچ و کوڕە بۆ یەک بن تامان کچەکەی زیاد لە حەد متەموو بە کوڕەکەەوە ینی گەشتەکەیەک لایەنی گویا لەوانەیە کوڕەکەش ئەوەنە بەڕاستی وانە بۆیە خەمسار دەبوو لە شتەکە بەس کچەکەش زیاتر ئەو وەزعی دروست کرد کە ئەو کۆشش و هەڵچوون و تینە لە کوڕەکەیا دروست بێت دوایش خۆشبەختانە جاری یەکەم سەی نەگرت جاری دووەم لەمە خۆی ئاوەیە ژێرامە بەڕاستی کە باوکی کچێتر کۆڵیا بەڕاستیوتی ینی بەڕاستیوتی تر وەزعێکی وا کراایتم من هیچم پێ نەماوە نازانم چی بڵێم تی دەرتانەکەم ناڕۆم ئەمە ئەەکەم ناڕۆن ئەی هاوارم چی بکەم ئێتر لێ دوایی تەمەن وەزعەکەیان وا لە باوکی کچەکەیان ئەم کچ و کوڕەت
وەسعێکی وا هەیە کاکەجان بەڵێ خۆشبەختانە ئێستا کە بە عایلێکی زۆر بەختەوەرن و زۆر تەنسیقێکی تەواویشان هەیە لەگەڵ ماڵی با بڵێ خەز و خەزوری یەکتریە جا تەسیری ئەو گۆرانیە من خۆم کە کاساڵە هەولراوی بۆ هێنام بەڕاستی تا بڵێ جوان بوو ئەڵێ کە تۆ دەڕۆی دوان نەزانی وەکو جاران بۆ ئەسووتێم ئیتر هەرگیز لەم نابیستی من گۆرانی بۆ تۆ بڵێم بەداخەوە لە شوێنەکە باس تارەی بووچێنیە کات و ئەمانە تاسیروانێکەش ئەوە بوو ینی مەسەلەی تارەی بووچێنی کە لێ ئەڵێ چۆن بتوانم تارای بووچێنیت لابەرم و ئەمانە ینی کۆمەڵێ حاڵەتیان لای یەکتە دروست کرده بوو کۆمەڵی گرەی دەرەوی دروست بوو لایەن کە ئایا ئەم ئەڵێ من بتوانم ئایا ئەبێ بتوانم ئەبێ ڕۆژێ بێ من ئەو شتە بکەم کاک لقمان زۆر جار گۆرانی کوردی لە زمانی گەلانی تر دەوترێتەوە و دەکرێت بە موچی گەلانی تر بەڕستان لەم بارەی وڵاتان چییە؟ من پێم وایە گۆرانی کوردی ئەگەر ئەوەی من جێم لێ بوو بێت لە زۆر شوێنە مەسەلەن بە تایبەتی ئەوەی کە بەڕاستی ئەخلاقیەتی هونەری هەبێت ینی ئەگەر تۆ ئاوازی یەشێ لە دراوسەکانت بێنی کە بەڕاستی میلۆدی ئەو گۆرانی تۆ نییە ینی ئەو گۆرانی کوردی نییە من بە قەناعەتی من پێم باشە ینی لەسەر بەرگی سێدیەکەت لەو شوێنە ئیشارە بۆ گۆرانی بکە ئەمە میلۆدی ئەم گۆرانیە فارسیە بۆ نمونە عەرەبیە تورکیە بەڕاستی ئەوە بەڕای من ئەوە باشترە لەوەی کە لە خوارەوە بنووسرێ ئاوازی لوقمان سەلیم یان ئاوازی فڵان و فیسار چۆکم بۆ ئەنی تو خەڵە چاوێ شاکەی بەڕاستی جەماوەر و بینەری خۆ چاوێ شاکی لەو شتە لەبەرەوەی بچووک لە ئاوازەکە دەکا بەڵام هەر موچی گەلانی تەوەدیستم میلۆدیەکەیەتی ینی بەڕاستی بینەریش بەڕاستی بڕۆ ناکەم بۆ چاوێش بچکم ئەمڕۆ تماشای چۆن باز لە عولەماکەین دنیای بۆ کوردی بە گوندێکی بچووکە بەش ڕۆتینە و قسەیەکی ڕۆژانەیەکە ئەکرێن ناو خەڵکە ینی تۆ لەم گوندە بچووکەیە بڕۆ ناکەم هەموو کەسێ ینی متابعی میدیاکان کات کەم تا زۆر بەرگوێکەوێت جا باشتر وایە تۆ بتوانی خاوەنی سەلیقەی زۆر جوانبی کە بتوانی ئەو ئیشەی کە ئیکەی گۆڕانکاری تیا بکەی بەڕاستی تۆ بتوانی بەمانای کەلیمە ئیشەکە بکەی بە ئیشێکی زۆر کوردی ئامنە مشکلەوان نییە باوە بۆش بەس بەڕاستی تۆ میلودەکەی ئەوە بێ من خۆم بەڕای خۆمانی بە شایستی ئەوەی نازانم تۆ بینەری خۆ چاوێشەکەی لەو شتە چۆکم بینەر بەشتیشکە جوێ لێ بووە کەسی کەت ماشاکە جارێشکە بە کوردی جوێ لێگەێتوانێت بەس با بنووسێت ئاوازی ئەمە ئاوازی فڵانم بۆ نمونە من شتێکە بۆ بازەکەم ئەمە بەسم لە چۆکم بەڕاستی هونەریش ینی پرەنسیب و شتی خۆی هەیە ئەخلاقیەتێکی جوان باگراوندێکی جوان ئەبێ بەجێبێ لە بۆ ئەو هونەرمەندە ئەم گۆرانی بێژەمان هەیە ئافرەتێکی فارسە شەکیلە هاتووە لەم سیدی ئاخری یابانێکی مامۆستای نەمر عەلی مردانی تۆتەوانێ تێگەی لە خوار نووسەتی میلۆدی کوردی ئوستاز عەلی مردان چاو لێسەی ئەو سەریقە جوانەکە ینی وەزعێکی وای دروست کرد کۆمەڵگەی کوردی ئەگەر ئەو دوو دیێرە بخوێنێتەوە ئەوەی کە شەکیلای لە خۆشەویست دەبێت بۆ شەکیلا یەکەم ئیفتیخاری بە هونەری کوردیەوە کرد یەکەم شانازی بۆەوە کرد کە یەکێک لە میلۆدیە کوردەکانی کورد بڵێتەوە فڵان مامۆستا و لە عینی کاتیشە بەناوی خۆی بڵاوی نەکاتەوە بنووسی ئەم میلۆدیەشی کوردی و ئی فڵان شخصە مشکلی شخصیشمان نیە ئێمە بەس بنووسێ کوردی هەر بەڕاستی ئەوە تۆ لای خۆتەوە پێی مرتاحەبیت و خۆشحاڵی بکە بۆی کە ئەم مادەی تۆ ئەم مادەیەکی کوردی و کەسێکی بەگانەوە تێوانێ حەقی بە تۆیاوە کە ئەمە مادەی ئەو نییە مادەی میلەتێکی ترە جا بەڕاستی ئەوە من لەو ناحەیەوانێ لەو بابۆ تۆزێ ئەو نیگەرانیم هەیە کە خۆشتر وایە ئەو گۆرانی بێژەی کە گۆرانەیەکی ئەچڕێ لە خۆمەوە دەست پێ یەکەم ئەگەر بزانم ئاوازەکەم 100% کوردی نییە با بڵێم هاوکاری فڵان و فڵان بەڕاستی یانی زۆر ئاعتیادیە ئەی بۆ من ئەوەنە قبل من ینی گوێی من بەچی کراوەتەوە لە ئەساس بە کۆمەڵە بەرهەموو بە کۆمەڵە گۆرانی کراوەتەوە بەدەریش نییە لە گۆرانی کوردەکان و فارسیەکان و عەرەبیەکان و تورکیەکان و چۆ وایەوە نییە
ئانی شتێک زۆر خۆڕستێک نەبێت و زۆر کوردی نەبێت لەوانەیە خۆش نەبێت تۆمرکی خۆتی لێبێنی جا لەبەرەوە گەلانی تر ئێمە بیهێنە ناو میلۆدی خۆمانە بین ناو گۆلانی کوردیەوە ئەگەر بە شێوازێکی جوان دایڕێژین ئەگەر بە سەلیقەیەکی جوان ئیشی بۆ بکەین بەس ئەگەر هەر میلۆدێکی میلۆدی بێگانە بێت تۆ مەفرۆزە ناوی لێبێنی بڵێ ئەمە فڵان کەسە وەکو عادەشم کردیەتانی بێگانەکانیش مەسەڵەن تورک عەرەب فارس شتی کوردیان دەتوانێت بەس ئافەرم بۆ کەسێک کە خۆت بەپێ زانێ وەکو شەکیلا کە ئاوا ناوی میلۆدەکەی بۆ شێوەیە ئەهێنێ بۆی کە ئێمە ژوونەری خۆمان بزانین چییە. کاڵقمەجان هەموو گۆرانی زۆربەی گۆرانی بێژەکان هەوڵی ئەوان داوە کە بە زاراوەکانی ترش گۆرانی بڵێن بۆچی بەڕێستان تاوەکو ئێستا لەم بارەدا هیچ بەرهەمێکتان نیە ئایا لە بەرنامەتاندا نیە؟ سەبارەت بەو پرسیاری ڕۆژانە دیالێکتیکەکان بەتایبەتی ئەو گۆرانیانەی مەسەڵەن ئەو ئاوازانی کە سۆرانی یان بادینی یان هەورامی بەم شێوەیە بەڕاستی لەوانەیە بڵم هەوڵم بۆیاوە لە هەوڵام بەس بەڕاستی فۆنەتیک و ئوسلوبی گۆرانی بادینی ئەبێ زۆر سەلیقەیەکی تەواو هەبێ بتوانی ئەو وشانە بۆ شێوەیە بچڕی کە زەراوەکە تێکنەی چۆکە من هەدێ لە برادرانم هەیە برادری بادینیم هەیە کە زۆربەی گۆرانی بێژەکانمان کە بۆ زاراوەی گۆرانی ئەڵێ نقطانیان زۆرە مەسەن تایەتی ئێستا وەکو پێویست بە تەواوی زەراوەکە ناتوانیانی فۆنەتیەکەی تەواو نییە بە افتیخاریش و حەزەکەم لەو هونەرێش دەستم هەبێت لەو بەرهەمانێک کە بەڕێزت تۆ ماردکردون هیچ بەرهەمێک هەیە کە ئاوازی خۆت بێت؟ بە حەقیقەت من ئاوازم بۆ شتی خۆم داناوە هەر بۆیش پێشتر ئاماژەم بۆیە ئەبێ زۆر وردە کاربین لە دانانی ئاوازە بۆی کە تا بتوانین تأثیری شتێکی بەسەر نەبێ من بۆ ئەم بەرهەمای پێش ئێستم دوو ئاوازم هەیە یەکێک لەوانە گۆرانی ئێوارەی شار کە ئێوارەی شار بۆ شاری سلێمانی بۆ ئێوارەکانی تیومەلیک و ئێوارەکانی سەهۆڵەکە و ئەمانەی کە لە نەسل سلێمانیە باوە بەنجانی خۆمان کە ئێواران پیاسی پیاەکەن پارکی ئازادیمان هەیە کە ئێواران پیاسی پیاکرد و دانیشتن و ڕاگۆڕینەوەی هەیە ئێوارەی شارێکێک لە گۆرانانی کە ئاوازی خۆم و ئەوەشم بیر نەچێت تۆ باسی ڕتمی سەری ئەکرد من خۆم ئەوەم هەیە کە تا ڕادیە ڕتمێکی سەری لە خۆ گرتووە ناڵم زۆر بابەتی هەڵپەرچی دەهۆڵی وێ بەس ڕتمێکی وایە کە جیاکاتۆ لە شتەکانی تر پرسیارێکی زۆر تایبەت تۆ بەر لەوەی پرسیتە کە ژاوێ زێڕینەوە لاوێکی عاشق بووی و عاشق لای بەڕێزت چمانایە بەخشێ واگەر عاشق ببێتە میوانان چۆن بتوانی مامەڵەی لەگەدا بکەین؟ با بڵێم هونەرمەند باسی عام بکەین هونەرمەند بە هەموو بەشەکانیەوە هونەرمەند ئەگەر عاشقی لە دڵیانە بە ئیشی وەناگرێ بەڕاستی ینی هونەرمەند دایمە عاشقە گۆرانی بێژیش ئەو عاشق لە دڵیانە بێ بەڕاستی گۆرانی تازە لە دایک نابێ ئیلهامی جوانی بۆ نایە شاعر فڵان کەس ئیشی تەشکیلی یەکات ئەگەر عاشقێک باڵی پێ ناتوانێت لەوحەیەکی جوان ڕسمکە بە هەمان شێوە کەسێکیش کە لەسەر مەسرح شانۆی پێشکەشەکە باگراوندێکی لە پشتەوەی عاشقێکی زۆر جوان لە پشتەوەیەتی کە بتوانێت شتێکی وان نمایشکە کە بێتە جێ ڕەزامەتی ئەو خەڵکێکە متابعەیە کاجا بە تاکید خودی لوقمان عاشقێکی گەورە لە پشتەوەیەتی و ئەو عاشقەشە وای لە یەکە کە بتوانێت وازە زۆر شت بێنێت وازە زۆر تایبەتمەندی خۆی بێنێ بتوانێت هەر چۆنێت بێ خزمەتی هونەرەکەی پێ بکات من بەس بۆ دوو دیێڕە کۆتایی بۆ شێ بۆ پرسیاری جەنام دێنم کە ئەڵێ عاشق ئەبێ مەستانە بێ پیاڵەی دەستی کارخانە بێ لە دوای جوانان دێوانە بێ کاڵقمانجان ئاخیرەمی پرسەرمان ئەوەیە وەکو ئاگادارن تۆ و کۆمەڵێک هونەرمەندی شاری سلێمانی بەنیازی سەفەر بۆ وڵاتی تورکیا بەمبەستی سازکردنی کۆنسێرتێکی و مۆسیقی لەوێندەرە ئەگرێ بە کورتی تشکێ بخێتی سەر چۆنێتی ئەم سەفەرەدا؟ ئەم سەفەرە پێما بێ خۆشبەختانە وڵاتی تورکیا کە ئەمڕۆ خۆی باوەش بۆ هونەری کوردی کاتەوە کە بەڕاستی سیاست بێ هەشتە بمیموێ ئەمڕۆ زمینەیەکی وا ڕەخساوە کە هونەرمەندانی کورد بتوانن لە وڵاتی تورکیا فستیڤالێکی وا لەو چێشنە فستیڤالێکی نێودەوڵەتی گەورە ئەنجام بن
کە بە حزوری هەچە پاچی کوردستان و کوردەکانی ئەوروپا و میوانێکی زۆری بێگرانە کە ئامادەی ئەو فستیڤاڵە بن. جا بەڕاستی ئێمە کە جەنابەت هاتی بەخێربەی ئێمە سەرقاڵی ئەوە بووین کۆمەڵێک هونەرمەندی هەڵبژاردەی مۆسیقی شاری سلێمانی چونکە بەڕاستی ئێستا سلێمانی توانم بڵێم بەلایانی کەم 60 تا 70 مۆسیقی لەم مانگەیە بەرەو هەندەران سەفەرەکات. ئیتر هەر کەسە بە شێوەیەکی مۆسیقای سلێمانی بەرەو نەمسا و وڵاتەکان چەند وڵاتێکی دەوروبەری گروپی گەڕیان بەرەو ئەمریکا ئەڕوا. دیارە ئێمەش لێرە هەر بە هەمان شێوەیەکی هونەرمەندان داوەتنامێکی ڕسمی لە تورکیاوە بۆ هات کە بەشداری ئەو فستیڤاڵە نێودەوڵەتی بکەین. ستافێکی 40 کەسین دەوری 25 بۆ 26 مۆسیقیە مۆسیزیانە بە حزوری 4 گوانی بێش یەکیان بەندەی مخلیسە هونەرمەندی خۆشویست کارداری قەلاخیە خاتو ئاڤان جەمالە. پێم وابێ بمبەخشە کاگڕسۆدیشمە لەگەڵە یەکێکە لە گوانی بێژەکانی ناوچی هەورامان کوڕی عوسمان کەمنەیی وادارین ئینشەڵا بتوانین ڕوویگەشی شارەکەمان و ڕوویگەشی وڵاتەکەمان و ڕوویگەشی کوردستان لەوێ بە شێوەی گۆڵ پێشکەش بێت. دوا پەیامت بۆ عاشقانی دەنگت و بۆ بەرنامەکەی ئێمە و بۆ بێرانی شاری کۆیە. من پێم وابێت بۆ یەک دوو جارێک هاتمەتە کۆیە بە سەردان هەم بۆ یەک دوو شتی ئاواکاری بەرنامەی تایبەتی گۆرانی لە ڕووی بڵین سوکە کۆنسەردیان وەکو فستیڤاڵێک تا ئێستا و زۆر زۆر خۆشحاڵشم کە بۆ چەند جاری کە من بە خزمەت شاری کۆیە بگەمانەوە بە خزمەتە و جەماوەرە خۆشەویست و بە شەرەفەی ناو شاری کۆیە بکەمەوە و من دیارە زۆر سوپاس جەنابتانەکەم تەلەڤیزیۆنی کۆیە و ئەم بەرنامە جوانەتان کە عەزەتان کێشا لە شاری کۆیەوە هاتنە ماڵە خەنجیلانەکەم و بەڕاستی گەورەیە بۆ لەخوان دووبارە و سێبارە من دەستان دەگۆشم و بەخێراتتانەکەم و هیواداریشم ئینشەڵا بتوانم لە ئایندەیەکی نزیکە چەند ئیشێکی تازە بکەم بۆ هەواداران و ئەویندارانی هونەری کوردی و گوێبیسی دەنگی لە خوانسەری. ئێمەش لە کۆتاییدا زۆر زۆر سوپاس دەکەن و گاسەکەتون لێ دەخوازن لە کارە هونەرەکانەدا. منیش جارێککە سوپاس بێ و هیوادارم بەرەو بەم بەرنامەیە بن و بۆی بتوانن ئاوا ناو بەناو هونەرمەندان بەسەرکەنەوانێ و لە ژیان و لە بارودۆخی حیاتیان تا ڕادێک شارەزار بن و بۆی ئەو گوێگر و هەوادارانی کە لایەنگری ئەو کەسانن شتێک لە ژیانیان بەڕاستی بزانن.